هەمولایەکان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە چالاکیەکی یەکێتی سەندیکاکانی کرێکاران. لێرەوە بە گەرمی دەستخۆشیان لێ یەکەین کە توانی ویانە خولێکی ڕاهێنان بکەنەوە بۆ کۆمەڵێک خانمی شاری سلەیمانی. خولەکەیان تەنها خولێکی ڕاهێنانی پیشەیی نییە، خولێکە ڕاهێنانە وشیاری یاسایی تایە، وشیاری تەندروستی و سەلامەی پیشەیی تایە کە ئەمە گرنگە بۆ کرێکاران. ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە بەردەوامی لە ڕێگای سەنتەری ڕاهێنانی پیشەیەکانی خۆمانەوە خولی جۆرا و جوار بۆ پیشە جۆرا و جۆرەکان ئەەکەینەوە بۆ گەنجانی هەرێمی کوردستان لە 7 سەنتەری پێشکەوتوو لە هەرێمی کوردستان. ئەم سەنتەرانەی ئێمە خولی جۆرا و جۆر بە پێی خواستی بازار بۆ گەنجانەکاتەوە. بەداخەوە کە بەهۆی قەیرانی داراییەوە چەندین ساڵە گەنجەکانی ئێمە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئامادەیەکان ئامادە پیشەیەکان دانەمەزراون و بێکاریەکی زۆر مەترسیدار لە ناو گەنجانە هەیە. بۆیە ئەرکی سەرشانی ئێمەیە ئەم خولە جیاجیانە بکەینەوە، فێری پیشەی جیاجیان بکەین، ئەو پیشانەی کە خواستی لەسرە لە بازار. بۆیە لێرەوە بەڵێن بە هەموو گەنجانی ئەم هەرێمە خۆشەویستە ئەین کە ئێمە بەردەوامە بین لەم خولانە، هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان، ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی، لە ڕێگای ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوە لۆکاڵیەکان کە پێشینە بۆ ئەم خولانە پەیدا بکەین و خولەکان بەردەوام بێت بۆی گەنجەکانمان ببنە خاوەنی بڕوانامە، ببنە خاوەنی پیشەی جۆرا و جۆر و دوجاریش وەکو کرێکار وەکو خاوەنکار مافەکانیان لە ڕێگای یاسا و ڕێنماییەکانی خۆمانەوە پارێزراو بێ وەکو هەر کەسێکە لە کەرتی گشتیە کارەکان. سوپاس بۆ ئێوەش. سەبارەت بە تەندروستی و سەلامەی پیشەیی کرێکاران، ئێمە لە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی کار لە بەشی بەکارخستن هۆبەی سەلامەتی و پیشەیی تەندروستیمان هەیە کە ئەمانە سەردانی شوێنکارەکانەکەن بۆ پێدانی ڕێنمایی بە خاوەنکار و کرێکاریش بۆ خۆپارێزی، هەروەها بۆ ئەوەی ئەو ئەدەواتانی کە پێویستە بەکاری بێنن و بە دەستخۆشیەوە کە ئێستا سەندیکاکانی یەکێتی سەندیکاکان لەگەڵ ئێمە و قایمقامیەت لیژنیان پێکێناوە ڕۆژانە سەردانی هەموو خاوەنکارەکانەکەن. سەباتر بە ئەوانەی کە ئاڵوودەبوون، ئێمە وەک وەزارەتی کار پێمان وایە ئەمانە تاوانبار نین، نەخۆشن و ئەمانە نابێت کە سزا بدرێن، ئەمانە بێت چارەسەر بکرێن. بۆ ئەم بابەتە بە پێی یاسایی کە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کە ئێستا پەرلەمان پەسەندی کردووە، ئێمە پێویستە سەنتەرێک بکەینەوە بۆ ئاڵوودەبووانە. دیارە سەنتەرەکە ئەبێ سەنتەرێکی هاوچەرخ بێت. ئەوەی لەسەر ئێمە بۆ ئەوەیە کە دەرخستەمان بۆ کردووە کە دیارە بڕەپارەکە پارەیەکی زۆرە کە ئەوە زیاتر لە 18 ملیارە کە بە وەزارەتی ئێمە جێبەجێ نابێت. بۆیە ئاراستەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانمان کردووە، هەروەها ئاراستی ئەنجومەنی وەزیرانمان کردووە کە بێ ئەم سەنتەرە سەرەتا لە هەولێر بکرێتەوە، ئەوانەی کە ئاڵوودەبوون لێرە چارەسەر بکرێن، نەک لە چاکسازیەکانی ئێمە سزا بدرێن. چشان بازار نمی‌کنه. دوام دستم بالا چیکار کنم؟ دو بیش از سر سوال بود. برای پنجاه بودن و واقعاً سوال
لەدۆ فێکی نەهامەتە هەواری بۆ دۆکراکە بۆ چیتر دەوڕژێ دەڕۆ لە هەمەتیانە دەکرد سەبارەت بە ئەو بڵێ گیراوەکانی بادینان چواریان لای ئێمەیە لە چاکسازی گەورانی هەولێرن باری تەندروستیان زۆر باشە و ئێستا چواریان پێکەوە لە هۆڵێکن من دوێنێ خۆم سەردانی چاکسازی گەورانی هەولێرم کرد بۆ سەردانی سێ سزادراوی ئێرانی کەمانیان لە خواردن گرتووە و تەندروستیان زۆر خراپ بوو من دوێنێ کە چووممانەکەم پێشکاندن و هەر لەوێ هەواڵی ئەو چوار بە ڕێزەم پرسی وتیان وەزیان زۆر باشە هیچ کێشەیەکیان نییە و لە چەند ڕۆژی بڵێ ڕابردووە مافی دەستەی مافی مرۆڤ سەردانیان کردوون چەند لایەنێک سەردانیان کردوون ئەوانەی لای ئێمەن هیچ کێشەیەکی هیچ گرفتێکی نە تەندروستی نە شوێنیان نییە و لە نزیکەوە خۆم چاودێریانەکەم سەبارەت بەوەی کە ئەو گەنجانە دیارە گەنج کە سەر ئەچێتە دەرەوە پەیوەندی بە بێکاریەوە هەیە بەشی هەرە زۆری من لە سەرەتایە باسم کرد ئەوەی پەیوەندیدارە بە ئێمەوە ئیشمان لەسەر کردووە لە قسەکانمە ئاماژەم بۆ کرد کە ئێمە سەبارەت بە بێکاری چیمان بۆ گەنجان کردووە بەڵێ دیارە ڕوو لە زیادبوونە ئەمە ڕوون و ئاشکرایە بەهۆی ئەو بڵێ بەداخەوە پێش هاتە نەیکە پێشتر ڕوویاوە بەهۆی ئەو قەیرانە داریایی کە هەبووە بەهۆی دانەمەزراندنی گەنجەوە بە دڵنیاییەوە ڕوو لە زیادبوونە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبووە کۆمەڵێ شتەکە کردومانە و باسیشم کرد سەرەتا بەڵام بۆ تۆ بۆ ئەو بەڕێزە جارێکە جواب ئێمەوە یەکەم کرێکاری ئاساییمان بەرز کردوتەوە دووەم لیژنەکانی دەستەبەرمان چالاک کردووە بۆی خەڵک لە کەرتی تایبەت خواستی هەبێ ئیش بکا کە مافەکانی پارێزراو بێت ئیژەکات لە کەرتی تایبەت ئەم خولانە بەشێکە لەو بابەتە هەروەها بەشی بەکارخستنمان هەیە ئێمە لە بەڕێوەبەرایەتی کار ئەویش بەشێکە لەوەی کە سەردانی شوێن کارەکانەکە بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان ئەوەی پەیوەندی بە ئێمەوەیە ئەم بابەتانە یاسای کارمان ئامادە کردووە ڕژنووسی یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتیمان ئامادە کردووە بەڕێنمایەکانمان هەڵچوینەتەوە هێنانی کرێکاری بیانیمان زۆر سنووردار کردوێتەوە ئەم بابەتانە پەیوەندی بە ئێمەوە هەیە لەسەر هەمووی ئیشمان کردووە بەڵێ من باسام دوو جار جوابم مایەوە ئێمە خولی ڕاهێنانی پیشەیمان هەیە لە هەولێر دوو خولمان هەیە مەسەلەی ئەوەی کە ئەو گەنجانەی بەهرەدارن ئەوە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە هەیە ئێمە مەسەلەی کار بێکار سەلامەتی پیشەی ئەوانە پەیوەندی بە ئێمەوە هەیە بەس بەهرەدار و گەنج و ئەوانە ئەو وەزارەتی پەیوەندیدارە کە وەزارەتی ڕۆشنبیریە بەڵێ ئێمە ئەوەی کە پەیوەندیدارە بە ئێمەوەیە سەردانی شوێنکارەکە یەکەین دەستەبەریانەکەین و مافەکانیانە پارێزین لیژنە هاوبەشەکانمان لەگەڵ یەکێتی سەندیکاکان لەگەڵ قایمقامیەت لە ڕووی تەندروستی سەلامی پیشەییەوە هۆشداریانەینێ هەروەها لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە هەیە هاوکاریان بووین پشتیوانیان بووین لە ڕابردوو پرۆژەیەکە بۆ پرۆژەی پێدانی قەرزی بچوو کە ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە ڕاگیراوە بەڵام ئێمە لە هەوڵی ئەوەیان جارێکی کە هەرنا لەو قەرزەی وەریەکدینەوە دەست بەم پرۆژەیە بکەینەوە سوپاس بۆ ئامادەبوونتان